لە جنێڤەوە بەڕێز دیندار زێباری ئێڕەخەری ڕاستپاردە نێودوڵەتیەکان سەبارەت بە گفتوگەکانی جێبەجێکردنی ڕاستپاردە نێودوڵەتیەکان بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و بە تایبەتی منداڵان لە هەرێمی کوردستان لەگەڵمانەکان دیدار سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. چیتان کردووە بۆ پاراستنی مافەکانی منداڵان لە هەرێمی کوردستان؟ زۆر سپاس بە ئێوەی ئازیز و بەم دەرفەتە کە جارێکی تر پێکەوەینە لەگەڵ کوردستان 24 ئەباڵانمان. بەڵێ ئێمە ئەمڕۆ لە جنێفین لە سوئیسرا لە کۆبنەوەکانی بارگای نەتەوەی گرتوەکان کە لە قەسری وێلسن هەیە بەڕێوە دەچێت و دیارە ئێمە لێرەین بە چارچێوەی شاندەکەوی شاندی حکوومەتی اتحادیە لە عێراق کە پێک دێت لە وەزیری دادی عێراق و ژمارەیەک لە بریکاری وزارەتەکان و باڵیوزەکانی عێراقیش هەم لە سەراستی وەزارەتی دەرەوە هەمیش لە سەراستی نێردەی هەمیشەی عێراق لە جنێڤ وەفدی هەرێمیش نویسینگەی خەری ڕاستپاردە نێودوڵەتیەکان و ئەو دووسیانەی کە لە نویسینگە هەیە و لە حکوومەتی هەرێم لە سەرۆکاتیان جومەنی وەزیران بەڕێوە دەبین. ئێمە بەشدارین لەم کۆبوونەوەانە بۆ ئەوەی کە هەرێم پێگەی خۆی یاسایی بیپارێزێت لەسەر ئاسی ئەو سیاسەتە کە نێودوڵەتیە و هەمەلایەنەیە و هەرێم بتوانێت لە چارچێوەی عێراق وەکو هەرێمێکی یاسایی و فدرالی پێشکەوتنەکانی خۆی لەسەر ئاسی نێوخۆیی و لەسەر ئاسی دەورە دەرەوەش ڕاستە خۆ بە کۆمەلگای نێودوڵەتی بدات. دیارە داتا و هەنگاوەکانی هەرێم گرنگن لە چارچێوەی ئەو التزاماتانە کە عێراق هەیتی وەکو وڵاتی ئەندام لە نەتەوەی گرتوەکان. بۆیە ئەمە نمونایەکی باشە لە پراکتیزەکردنی مافی دەستوری هەرێمی کوردستان لە بەشداری لە سیاسەتی دەرەوە لە عێراق. دیارە ئێمە لە کۆبنەوەکانی ئەمڕۆ و دوونێک کە بەردەوام بووینە ئەوە بووە کە وتاری هەرێم بووە لە وتاری ئێمەش ئەو هەنگاوانە کە هەبووە لەسەر ئاستی یاسایی بێت و تەنفیزی بێت مەبەستم جێبەجێکردن بێت و دەسەڵاتی دادوەریش بێت لە ڕووی یاسایەکانەوە بێت و جێبەجێکردن یاسایەکانیش هەرێم ڕۆڵێکی گرنگی هەیە لە جێبەجێکردنی ڕێککەوتنامەکان. لێرەدا ڕێککەوتنامەی مافی منداڵە کە ئەتوانم بڵێم زۆر بەوردی باسی هەنگاوەکان کراوە. دیارە کە باسی یەک ڕێککەوتنامەش دەیکەین ئەوە نییە کە تایبەت بێت بە ڕێککەوتنامەیەک بە تەحدید نەخێر. زۆر لە بابەتەکان لە خۆی گرت ئەویش مافی پێکاتەکان بووم مافی ممارسەی ئەتوانم بڵێم سەروەری یاسایە و هەروەها خزمەتگوزاریەکان لە بواری تەندروستی بێت پەروەردە بێت فێرکردنی باڵا بێت و لەوەش ئەتوانین برین بەوەرتر کەمەندامان و یەکسانی نەهێشتنی جیاکاری و زۆر بابەتی تر کە پەیوەندیدارن بنمونە بەرەنگاربوونەوەی ترۆر کە منداڵان بەشێکی زۆر بوون لە پێدانی بەشێکی زۆر بوون لەو قوربانیە کە هەبووە لە عێراق وەکو منداڵ لە کاتی بەرەنگاربوونەوەی شەڕی داعش. لێرەدا ئێمە وەکو هەرێمی کوردستان باسی ئەو تەوەرانەمان کرد و ئەوی کە گرنگە بە نسبەت کۆمەلگای دەوری بوو نمونە بە ڕزگارکردنی زیاتر لە 3585 کەس لە ئەوانەی کە لە خوشک و برایزیدیەکان بوون و پێکاتەکان بوون لە دەستی داعشدا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. جنابی سەرۆکوەزیران لەم ئەخیرە دیارە پرۆسەی تریشمان هەبووە بەڵام جنابی سەرۆکوەزیران جنابی ڕێزدار مەسرور بارزانی لەم دوایەدا پلانێکی تری ڕاگەیاند و منحایەکی شەهریە کە دەتوانم بڵێم مانگانە تەرخان کرا بۆ ئەوەی کە یارمەتی ئەوانە بکرێت کە ڕزگار کراون لە دەستی داعش. طبعا لە مەشدا ژمارەیەکی زۆر لە منداڵ تێدا هەنە کە لە ژێر تەمەنی 18 ساڵیدا بابەتەکان زۆرن. بەڵێ باشە لە گوتارەکەدا باسی مناڵە ئاوارەکانە کرد وتە حکومەتی هەرێمی کوردستان هەموو مافەکانی بۆ دابین کردوون و باسی دۆخی خزمەتگوزاری ئەوانت کرد. ینی سەبارەت بە مناڵە ئاوارەکان ڕەوشیان چۆنە حکومەت چۆن چاودێریانەکە؟ بەڵێ بەنسبەت ئێمە ئەم مەلەفە گرنگە بۆ ئێمە زیاتر لە 16,000 بەسەرەوە تا ئێستاش ئاوارەوە پەنابەرمان لە هەرێمی کوردستان هەیە و ئەوی تر کە گرنگەوە هەرێم دەستپێشخەر بووە ئەمڕۆژ شانازی پێوە دەکەین لەسەر ئاسی نێودوڵەتی ئەوەیە کە حتا زۆربەی پسپۆرە نێودوڵەتیەکان و ئەوانەی کە خوبەرانە ئەمڕۆوە دوونێ ئاماژیان بە ڕۆلی هەرێم کرد لە حەوانەی پەنابەران و ئاوارەکان و حتا لە پاراستنیان حتا ئەوەی کە بۆ نمونە خوێندن و پەروەردە بوو منداڵانی ئاوارە و پەنابەر بابەتێکی گرنگ بوو کە هەرێم دەستپێشخەری هەبووە و کاری جدی تێدا کردووە و دەتوانم بڵێم زیاتر لە 40,000 بەسەرەوە ئێمە ئێستا لە کوردستان بەس دەتوانم بڵێم قوتابی ئاوارەمان هەبووە و
بەدەیان هزاریش قوتابیترمان هەیە لە پەنابەران ئەم ژمارانە گرنگن بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و زۆربەی هەرە زۆری تێچووی داراییش خب ئەوە لە سوی حکوومەت یاریمی کوردستان بووە زیاتر لە 80% یان تێچووە لە بابەتی ئەوەرەوە پەنابەر بە خوێندن بێت بە پاراستنی مافەکانیان بێت و حتا و لە ڕووی کارگیریشەوە حکوومەت یاریمی کوردستان لە پێدانی زۆر لە امتیازاتی ئەتوانین بڵێم مافی هاوڵاتی بوون وەکو مافی ئاوارە و پەنابەر لە یاریمی کوردستان بە یەکسانی سەیر دەکرێت دیارە بازرگانیکردن بە مرۆڤ بابەتێکی تر بوو کە رخنایەکی زۆر لە عێراق گیرە هەرێمی کوردستان لەمەدا هەنگاوی جدی هەبووە وزارەتی ناوخۆ هەنگاوی گرنگی هەبووە لە ماوەی ڕابردوو لە کابینەی نوامدا و ئەتوانم بڵێم بە ژمارە بە داتا ئەم هەنگاوانەمان بە کۆمەلگای زۆر باشە کاگیندار ئەوەی کە گرنگە ئەمەوێ بزانم ئەوەیە کە سەرنجی لایەنە نێودەوڵەتیەکان چی بوو لەسەر هەنگاوەکانی حکوومەت یاریمی کوردستان بۆ پاراستنی مافی منداڵان بەڵێ بۆ نمونە یەکێک لەو خاڵانە کە باسییان کرد بابەتی هێلی گەرمە کە بۆ پاراستنی منداڵ لە هەرێمی کوردستان هەیە دیارە لە عێراق ئەم هەنگاوە نییە ئەوی تریش پاراستنی ئاوارەکان و پەنابەرانە و ئەو پرۆسەی خوێندن و باری تەندروستی بێت و زۆر باری تر کە هەرێمی کوردستان زۆر بە یەکسانی سیر دەکرێت و خزمەتگوزاریەکاندا بین دەکات ئەوی تر ڕزگارکردنی منداڵی ئێزیدی و پێکاتەکان بۆ لە دەستی داعش کە ئەمەش دەستکەوتێکی گرنگە بابەتی ئەعدام و لە سێدارەدان دیارە ئێمە بە حکمی یاساکانی کە هەمانە لەسەر منداڵ ژێر تەمەنی 18 ساڵ ئەم یاسایە دیارە ئێمە لە ڕووی کردداریشەوە پراکتیزیشەوە یاسای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان هەیە جێبەجێ ناکرێت بەڵام بۆ منداڵ ئەم یاسا هەر ناچەسپێت ئەمەش دەستکەوتێکی تری گرنگە لە ڕووی پابندبوون بە مەعایری نێودەوڵەتیەوە دیارە بابەتی منداڵی کەمەندان بابەتێکی تری گرنگە کە هەرێمی کوردستان لە ڕووی داتا بێت بەیانات بێت هەنگاوی جدی هاویشتووە و زۆر خزمەتگوزاری دابین کراوە بۆ نمونە بە پێپلانی هەرێمی کوردستان مافەکانی مرۆڤ ئێمە لوغەتی ئیشارەمان هەیە کە ئێستا چەسپاوە و فەرز کراوە لەسەر دەستگاکانی ڕاگەیاندن کە دەبێت بیپارێزن و بەرچاو بگیرێت بەڵێ بەڕێز دیندار زێباری ڕێکخەری ڕاستپاردان نێودەوڵەتیەکان سوپاسمان بە دەبنی وەرەستان لە ژنێفەوە لەگەڵمان بوو بەخێر بێت